ئەمە پرسەی ئەو پێشمەرگەیە کە لە دوای تەقینەوەی 3 گول لە هاوەنی چەکدارانی داعش لە میحوەری مەخمور شەید بوو کە سوکاری ئەو پێشمەرگەیە دەڵێن شوێنەواری سووتان و سوور هەڵگەڕان بە بەشێکی زۆر لە جەستەیەوە دیار بوو ناوبەناو ڕشاوەتەوە بۆیە گومان دەکەن ئەو گول لە هاوەنانە گازی قەدەغە کراویان تێدا بوو بێت. کاتێک تەرمەکەمان لە خەستخانەی ڕزگاری هێنا خوارەوە بۆچیان دەبین تەقریدی لۆ دەکەین و بزانین فاسوشت لۆ دەکەین دوای بانجان کردین من چوم لەگەڵ مامێکم تەمەشا بابم کرد دەموچاوی هەڵاوسا بوو ئەسوور ببوو ڕەش ببوو یعنی شوێنی سوستانی پێوە دیار بوو. ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لە کاتی تەقینەوەی گول لە هاوەنەکاندا لە یەکێک لە سەنگەرەکانی میحوەری مەخمور جەعفەر و دوو هاوڕێی لە کاتی ئێشکگریدا بوون هەرسێکیان تووشی تەنگە نەفەسی و سووربوونەوەی پێست بوون بەبێ ئەوەی هیچ پارچەیەک بەرجەستەیان کەوت بێت. ڕۆژێک دوای ڕووداوەکە جەعفەر گیان لەدەست دەدات. جەعفەر ماوەی 20 ساڵە پێشمەرگەیە و خاوەنی 5 منداڵە. خەمی گەورەی منە و مندارانە 5 مندارن. ئەو گچکەکەی خۆمەوانە داچشیانێ شاری خۆم عسابم بەس داچشیانە بێ داکن و بێ بابن و کرێت سینەوە ماروێرانە و غەریببوون و لە پاش برینداربوونیان جەعفەر و دوو هاوڕێکەی گەیەنراونەتە نەخۆشخانە و چارەسەری سەرەتاییان بۆ کراوە بەڵام بەجان لە دەستدانی جەعفەر لا پزیشکی دادوەری هەولێریش توێکاری بۆ تەرمەکەی کراوە بەڵام هێشتا ئەنجامی توێکاریەکە ڕانەگەیەنراوە. ئەگەرچی شەیدبوونی هەر پێشمەرگەیەک بۆ خانەوادەکەیان چیرۆکێکی تراژیدیای گەورەیە بەڵام شەیدبوونی جەعفەر وەک خانەوادەکەی دەڵێن بەچەکی شیمیایی برینێکی هەرگیز ساڕێژ نەبووە. چۆمان محمود ڕووداو